سڵاتان لە بێخەمکارە خۆشەویستەکان، هیوادارم تەندروست باش بن، هیوادارم ئەموانەی ئەمڕۆ سوود بە هەمووتان بگەێنێت. ئێستا دەستەکەین بە دروستکردنی ئیشێکی دەستی ناوازە و نوێ و پێداویستەکان و هەرو پێداویستە ئاسانان کە لە بەردەستی زۆر بمانە هەیە: قەڵەم، مقەس و کەتیرە و وەرەقەی ڕەنگاڕەنگ. ئێستا دەست پێەکەین. سەرەتا بازنەکان ئامادە کردووە، تەنها بڕینەکەی ماوە. پێویستمان بە دوو بازنەی دوو سێرکەڵی سوور ئەبێت. دانەیەک لەم بازدانە پێویستە چی لێ بکەین؟ بە شێوازە بکەین بە نیو بازنەی، بکەین بە نیو سێرکەڵ. شێوازە و پاشان پێویستمان بە سێرکەڵێکی بلاکە کە ئامادەمان کردو پێشتر. جۆرە میخینە ژێر ئەم سێرکەوە ڕێدەوە. بەچی؟ بە کەتیرە پێوی ئەنووسێنین. ببورن کەتیرەکەشم جلتیانە ماوە. شێوازە پاشان چیترمان هەیە؟ متمان ئەم دوو نیوە بازنەیە ئەمیان بە کەتیرە نانووسینین بەیەکەوە. هەوڵەیەین لەڕێی ئامرازێکەوە کە بتوانین بیجوڵێنین بکەینەوە و دایخێنەوە. من لێرەیە هیچ شتێکی وام دەست نەکەوت، تەنها ئەمەم لەبەر دەستا بوو. ئێوە توانن پین بەکار بهێنن، ئەو پینانی کە بۆ ڕۆژانە لە مەکتەب لە قوتابخانە ئەیبینین کە چەند تێبین و شتی پێ هەڵەواسی. بەم شێوازە شێوازە زۆر باشە، هەڵاسی دەکەین، ئەجوڵێت ئەکرێتەوە. ئێستا چی ماوە؟ ئادی بزانم ئەمە بچی خاڵخاڵۆکەیەکی جوان، بەڵام بۆ چ مەبەستێک بەکارێت؟ بۆ مەبەستی نامەگۆڕینەوە ئەتوانین بەکاری بێنین. ببوورن من وەرەقەی کاغەزی ڕەشم لەبەردەستانە بوو، لەبەر ئەوە سپیەکم هێنا و ڕەنگم کردەوە. ڕێگەیەکی زۆر ئاسانە، لەوانەیە زۆر بەتان لەبەردەستانە بێ. ئێستا ڕەنگی ڕەشم لێیە و بەم جۆرە بەکارم هێنا. زۆر جار شتەکان لەبەردەستە ئامادەین، بەڵام ئەتوانین خۆمان ئاسانی بکەین. پاشان چیەکەین؟ چاوەکانی
بەم شێوازە یان ئەتوانین پارچەیەکی ڕەشی بۆ بڕێن بۆ ڕەشایی چاوی یان خۆت ئەتوانین بە ماجیک بێت یان بە قەڵەم بێت بۆی دیاری بکەین. من لێرە بە قەڵەم بۆی دیاریەکەم بەم شێوازە هەرچەنە کاڵیشە بەڵام ئاساییە. شێوازە پاشان لێرەیە تۆ ئەتوانی ئەمە بۆ زۆر بەس بەکاربێنی وەکو پیرۆزبایی لەدایک بوون بێت یاخود پیرۆزبایی جەژنی دایکان بێت یاخود هەر جەژن و بۆنەیەکی تر بێت کە خۆت حەزت لێتی ئەتوانی لێرەوە ئەو نووسینە بنووسی کە خۆت ئەتەوێت. بە نمونە نووسی هەپی بێردەی چاوەکانی بۆ تۆخ ئەکەینەوە وەکوتمان لێرەیە ئەتوانین بۆ زۆر مناسبە ئەم کارتە بەکار بهێنین. بە نمونە ئەمابێ بۆ بێژدەی هاوڕێیەکەت لێرە ئەتوانی ئەوەی ئەتەوێت بۆی بنووسی هەپی بێرزدەی و ئەتوانی لێرەیە ئەگەر وێنەیەکتان هەبێ پێکەوە لێرەیە ئەو وێنەیە بە یارمەتی کەتیرەکە بینووسێنی بێرە. بە نمونە چۆن گریمان ئەمە وێنەکەیە ئێمە چی ئەەکەین گریمان تۆ وێنەکەت لەگەڵ هاوڕەکەت هەیە ئەم وێنەکەیە لێرەیە ئەتوانی بە یارمەتی کەتیرەکە بینووسێنی بە ئەم شوێنەوە. هیوادارم سوودی هەبێ بۆتان. کاتێکی خۆش. بای بای.